خۆشحاڵی خۆم بەوە دەربڕم کە تا ئێستا تا ئەم لەحزەیە پرۆسەی هەڵبژاردن شکور بە بێخێن و بەبێ شەڕ بە تایبەت لە ناوچە دابڕاوەکان و بە تایبەت لە شاری خۆشەویستی کەرکووکمان بە سەلامەت دەرباز بووە. حقیقەت ئەوەیە کە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو یەکێک لە هەرە شرایەت و وەزع بێوێنەکان بۆ کە من لە ژیانی چل ساڵەی خەباتی سیاسیدا دیومە قەلەقێکی زۆر دڵە ڕاوچێکی زۆر سترێسێکی یەکجار زۆر بە تایبەت شەوی ئاخر و ئەوانە بۆیە خۆشحاڵم بەوەی کە تا ئێستا کوونیە بەبێ هیچ گوونە زەرەر و زیانێکی جانی ئەوە دەرباز بووە. ئەوەی کە ئەوڕۆ کاگنەچیر و پرسیاری جەنابتان ئەوەی کە ئەوڕۆ کاگنەچیر کوتی ئەوە یەکەم جار نەبوو پێشوش بیسپومان لە خودی قسەکەری ڕێفراندۆم یا ئەندامی مەکتەبی سیاسی هوشیار زێباریمان پێشتر بیست بوو و لە خودی کاک مەسعود بارزانیشمان پێشتر بیست بوو کە ڕێفراندۆم بە معنای سربەخۆیی نییە. خۆ ئەگەڵ بەڕاستی ئەوانە بتوانن توانی بایان کە کۆدەنگێک و یەک حاڵی بوونێکی زۆر شەفاف کە بەڕێی من زۆر سەخت نەبوو. ئێمە 5-6 مانگە ئەو بەحسە دێنین و دەبین و هەمووشمان ئێمەمانان ئێوەی ڕۆژنامەنووس خەڵکی سیاسی هەموو دەزانی کە ڕێفراندۆم بە واتای سربەخۆیی نەبوو و نیشە ئێستاش و تا ڕادەیەکی زۆرە من لەو قسەی کاگنەچیری تێدەگەم کە بە معنای ئەوە نییە بەیانی زۆر زوو کە لە خەو هەستین بڵێنەوە دەوڵەتی کورسەر لە بەرامبەردا کاردانەوەکان توندن حکوومەتی عێراق تورکیا ئێران ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەخ بۆیە دەڵم خۆ بۆ معنای نییە بەڵام حقیقەت ئەوەیە کە هەم سەرکردایەتی کورد هەم ئەوانەی کە ئەو وەرەقەیان بەدەست کردەوە بوون بە باب و بە خاوەنی پرسی سەربەخۆیی کوردستان کە بەڕێی منەوە زوڵمە. ئێمە هەموو خەڵکانی فەقیر و هەژار و ڕەش و ڕوت و پێشمەرگە دێرینەکان و بنەماڵەی شەهیدان خاوەنی سەربەخۆیی کوردستانی و ئەوەیە ئەو کەسانە کە لە بەڕێبواری 100 ساڵ یا 80 ساڵ لە کۆماری کوردستانەوە لە مەهاباد خەباتیان بۆ ئەوە کردەوە ئێستا شەر بەدەوا من هەمووی ئەوانە تاک بە تاکە تۆ ئێستا کوونە چاو لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکە کە حتمما بیستوتانە هەموو خەڵک لەسەر جادە لە شایی و لۆغاندایە بۆچی بۆەوەی کە پێی وایە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە باشوور کردومانە هەویە و سەنەد و تاپۆی سربەخۆیی کوردستانە. بۆیە ئەمن قسەکەی کاگنەچیریم زۆر بەلاوە هەڵە ئەوە نەیە یا بەلاوە سەیر نەبوو و پێشتریش ئەوەم بیست بوو بەڵام ئەوەی کە پرسیارەکە بە شێوازێکی کلێ بکەم ئێستا و خەڵکانی کە دەیاندا بە بەڵێ شایلۆغانەکەن لەسەر شەقامەکان وەکو بینیتان دڵیان خۆشە ئەم خۆشیە تاکەی بردەوامە بێت. ئەو خۆشێ بەڕێی من ئەگەر سەرکردایەتی کورد بە تایبەت یەکێتی و پارتی کە بمانەوێ نەمانەوێت سوکانی ئەم مۆزوعیان ئەوە 4-5 مانگە بەدەستەوە گرتووە و بە تایبەت 3 ڕۆژی ڕابردوو کە بەڕاستی بە هەست و بە ئێحساس و بە ئینترێس بە قەلەقی خەڵک کایەی زۆر گەورەیان کردووە و خەڵک شەو و ڕۆژی لەسەر یەکدا ناوخەوی لێ نەکەوت. بەڕێی من دەبێ ئێستا بێن و بەرپرسیارەتێکی یەکجار گەورە بخەنە سەرشانی خۆیان و جواب و وڵامی زۆر شەفاف و زۆر ڕوون کە بەڕێی من ئاسانیشە بێنن بە خەڵک بڵێن واقعیەتی پشتی پەردە هەمووی بە خەڵک بڵێن. دەزانیت چۆنە هەستێک پەیدا بووە ئەمن ئەو ڕۆکانە بە درێژایی ڕۆژ متابعی خەڵک و دەروونناسی خەڵکن هێناوەتە پێشچاوی خۆم. ئەم خەڵکە بەڕاستی 180 چ لە ڕۆژهەڵات چ لێرە پێی وایە کە ئەم ڕێفراندۆمە ئیتر پاسپۆرتی کوردی بەیانی دەشیرفانماندایە بەیانی موچەکانمان دەدەنێ بەیانی مەعاشی دواکەوتو دەدرێت ئەم زستانەی بەرمیلی نەوت بە دوای بەرمیلی نەوت لەبەر دەرگاماندا دەدرێت. نا کاکە ورن بۆ ئەوەی کە خۆتان شەرمەزاری میلەت و مێژوونە بن ورن چۆن ڕاستیەکان چییە بە خەڵکی بڵێن. ئەوەی کە ئێوە لە پشتی پەردە دەیزانن کاکە میلەت نایزانێ بۆچی نایەن پێیان بڵێن. ناڵم شتە نەهێنیەکانی کە استراتیژ و ئاسایشی نەتەوەیی دەخاتە خەتەر بە خەڵکی بڵێن نا ئەمە ناڵم ئەو شتە نەهێنە بەڵام ئەو شتانەی کە واجبن بۆ دەبێ کادرەکانی خۆتان گاڵتە و قەشمەری بە میلەت بکەن بۆ دەبێ کادرەکانی خۆتان لە 4-5 مانگ لەوە پێشەوە
دیارە شتهایەکیان زانیوە بەڵام بێن لەسەر فەیسبوک و تۆری کۆمەڵایەتی و لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان قەشبەری بە خەڵک بکەن کاکە ئەو میلەتەی بەیی خۆتان بزانن ئەوە تا ئەو ڕۆکانە دەبینی دوای ئەم هەمووەوەی کە خەڵک تووڕەیە خەڵک لێتان بێزارە خەڵک ئێوە بە گەندەڵ دەزانێ خەڵک ئێوە بە ئەوەی کە بەروبوومیان دەدزن بەروبوومیان تاڵان دەکەن ئەوە هەمووی ئەو دوسێ ساڵە ئەدەبیاتی خەڵکتان لەبەر چاوە ورن کاکە لەگەڵ خەڵک ئاش بنەوە ورن لەگەڵ خەڵک کاکە جان بەڕاستی قسە بکەن ورن لەسەر مێزێکی حیوار لەسەر دیالۆجێک دابنیشن بزانم بەرەی نەخێر بۆ دەڵێ نەخێر بۆ فلان ڕۆژ شەمبیر دەڵێ ئەمن دەنگ بە ڕێفراندۆم نادەم بۆ فلان نازانم ڕۆژنامەنووسی ئەم وڵاتەی نای هەوێ پسێت لە بەشداری بکە وەرە کاکە ئەتۆ ئەوەندە تەواضع هەبێ ئەوەندە لەگەڵ ئەو میلەتت یەکڕاست و سەرڕاست بە و قسەی لەگەڵ بکە مادام ئەتۆ خۆت بە خاوەنی ئەو پرسە دەزانی کە هەرچەند بەڕێی من هەڵەی گەورە ئەوە بوو کە خەڵکانی ئەلمانی خەڵکانی چەپ خەڵکانی کاونتی خۆتە بانگەشە بۆ بەڵێ دەکەی بۆ ڕیفراندۆم پێشت وایە کە ئەبێت سەرکردەکانی کورد بمبورە وەکو خۆت باسە کرد ئەبێت سەرڕاست بن لەگەڵ میلەتە لەگەڵ ئەوانەشی کە ئەڵێن نەخێر پێیان بڵێن بۆچی ئێواڵێن نەخێر تۆ پێشت وایە کە ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆیی نییە بۆچی ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆینی و لە هەمان کاتە تۆ بانگەشەی بۆکەیت ئەگەر مەبەستت بانگەشە وەکو ئەوەی بێ کە هەمومان لە پرۆسەیەکی ئیتفاقی نیشتیمانی لە ساڵێک لە 2 ساڵ لە 2003ەوە لەسەر سەرکردایەتێکی حەکیم و سەرکردایەتێکی عاقڵ و تەندروست و عاقڵانی بەیەکەوە ساغ بووینەوە لەسەر ڕێفراندۆم کە من ئارەزوو تەمەنام دەکرد ئاوابایە و جا ئەو جار بە هەموو هێز و توانامانەوە قۆڵمان لێ هەڵماڵی باە هەم لە بەرەی نەخێر و هەم لە بەرەی بەڕێ و ئەستا بەرەی هەر نەخێر هەر نەش بواە ئەب هەیقەتەوەیە کە ئەگە بە معنای ئەوە بێ بانگەشە نا من ئەوەم نەکردووە من لە هیچ شتێک لە ڕەخنەکانی خۆم کە لە 6 مانگ 7 مانگی ڕابردوو دوای وەی کە مەسەلەی ڕێفراندۆم لە دیوەخانێکدا مەطرح کراو و حیزبێک 2 حیزب کە 130 دەنگدەری خەڵکیان پێکەوە هەبوو بەشداریان نەکرد ئەو 2 حیزبە و لەسەر داعوەتێکی دیوەخانانە چەند یەک حیزبی سەرەکی تێدا بوو لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ئەوی دیکە هەمومان دەزانین کۆتا و مۆتا و ئەوانە ئەحزابێکن کە کورسێکیان هەیە لەت کە پێچکی کورسێکیان هەیە ئەوانە ئەوە کاک مەسعودیش دەزانێ دە 15 دانە حیزبی ئاوا نەیدەکردە ئەوەی کە گۆڕان و کۆمەڵ بەشداری بکەن هاتن ئەوەیان کرد ئێمە ڕەخنەمان گرت گوتمان سربەخۆیی ئاوا دروست نابێ سربەخۆیی ئاوا نایەتە چێکردن بەڵام ئەوان بە قسەیان نەکردین و ئێمە کۆمەڵێک ڕەخنە و نووسین و وتوێژ و مقابلەمان کردووە کە هەمووی ماوە و ئەمن لەسەر هەمووی ئەوانە سوورم بەڵام وەختێک دێتە سەر ئەوەی کە خەریکە عەجەمم پێخۆش دەبێ فارسم پێخۆش دەبێ عەرەبم پێخۆش دەبێ تورکم پێخۆش دەبێت حەقیقەت ئەوەیە ویژدانێکی زیندوی کوردان ئیتر دێ دەڵێ کاکە کە ڕیش درێژ بوو مەجبورم شانەی بۆ هەڵگرم حەقیقەت ئەوەیە کە ئێمە ئارەزوومان دەکرد کە هەمووی ئێمە و ئەمە دڵنیان بە ئەوانەی کە دەنگیشان بە نەخێرداوە ئەوڕۆ نازانم چێن هەرچەند لە دنیای دموکراسی و عرفی سیاسیدا زۆر عیبە خەڵک بپرسێ ئەرە تۆ دەنگت بە چیدا و بە چێنەدا ئەوانە ئەمە شتێکی زۆر زۆر پرایوێتی هەموو شخصێکە بەڵام بە هەر حاڵ هیچ شتێک لە وڵاتی من لە وڵاتی ئێمە شێوەی عادی و تەبیعی خۆی ناڕوە ئەوەش موشکیلە نیەت حەقیقەت ئەوەیەکە ئێمە زۆر زوو گوتمان تاک بە تاکی ئەم میلەتە حتا بە مستەشار و جاشەکانی سەردەمی ئەنفال و بەحسیشەوە ئەمن دڵنیایی دەکەم و لە زیاتی وانش قسان دەکەم هەمومان ئارەزوومان دەوڵەتێکی کوردیە ئەو دەوڵەتە کوردی کە ئەوڕۆ جەماعەتێک لە دیوەخان خۆیان کردوتە ساحەبی و یابوون بە پێشەنجی حەقیقەت ئەوەیە کە ئەو دەوڵەتە زۆر لە مێژە باوە زۆر لە مێژە ڕێبواری هەیە و زۆر لە مێژە خەڵک خۆی بۆ فیدا دەکا پێشوەی کە ئەوانە بێنە ساحەی خەباتی کوردایەتەوە حەقیقەت ئەوەیە کە
یەکەم دەوڵەتی کوردی یەکەم ئاڵای کوردی لە مەهاباد لە کۆماری کوردستان نزیک بە 74 ساڵ لەوەی پێش هاتەکایەوە دەوڵەتێکە لەسەر جوغرافیایەکی زۆر بچووک بەڵام بەو پەڕی شەهامەت و غیرەتەوە هات دانرا و بوێری قازی محەممەد و هاوڕێکانی لە شارێکی بچووکی وەکو مەهاباد ئەوەی سەلمان کە ئەوان لە ئیرادەی میلەتی کورد خاترجەمن ئەمن ئارەزوم دەکرد کە ئەم ئیرادەیە کە دەتوانێت بمانگەیەنە دەوڵەتی سەربەخۆی کوردی ئەمن دیبایم لە باشووری کوردستان بەڵام بەداخەوە من لە ماوەی 50 ساڵی ڕاوردووی خەباتی کوردایەتیدا بەقەت دوای نەشێ و پێرە شەوێ تەزات و کردبوونم لە نێو ڕیزەکانی خەڵکی کووردا نەدیت کاک خاوەن بڕواتان پێبێ ئەمڕۆ دەیان نمونە سەدان نمونەی ئەوە هەیە کە برایەک دەنگی بە بەڵێ داوە برایەک دەنگی بە نەخێر داوە ئەمن ئەفسوس دەخۆم من زۆر دایان جاریش لەسەر ئەم تەلەڤیزۆنەی جەنابتان هاواری ئەوم کرد با کاتێک بچینە ڕێفراندۆم با کاتێک هاواری دەوڵەتی سەربەخۆی کوردستان بکەین هەموو مقدماتەکەمان بۆ ئامادە کرد بێت هەموو ئەوان ئەمن مقدمات باوەرم بەوە نییە کە ئەمە دەبێ هەموو شتێکی ڕێکوپێکی دەوڵەتێکی مۆدێرنی پێشکەوت و ئامادە بکەین لە پارە لە بنیادی اقتصادی لە هەموو جەیش لە چی نا زۆر جار ئەو شتانە دوایش دروست دەبێ بەڵام یەک شت نەکرێت ناتوانین بەرەو ڕێفراندۆمی دەوڵەت بچین ئەویش اتفاقی نیشتیمانیە ئەویش یەکێتی نیشتیمانیە ئەویش ئەوەیە کە هەموو گیانەکان بکەین بە ڕوحێک هەمومان بەیەکەوە بە ئیرادەیەکی پۆڵایینی نەتەوەیی حتا من ئارەزوم ئەوە بوو کە وەختێک دەچین بۆ ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان ئەو پرسە گرنگ و مقدەسە تاقە یەک نەخێر نەبیستم لە کوردستان هەر وەکو ئەوەی کە ئەوڕۆکانە ئێستا دەبینی لە شارەکانی ڕۆژهەڵات ئەوان وەکو منی لێ حاڵین کە بابە ئەمە ئیتر دەبێتە دەوڵەتی سەربەخۆی کوردستان بزانە بەو نیوەشەوەی لە تەواوی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنە لە بانە لە مەهاباد لە سەقس شایی و لۆغانە کاک عەلی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا پشتیوانیەکی زۆر دەبیسترێت لە ڕێگرتەی یددیوەوە کە بۆ ڕیفراندۆمی ئەمڕۆی هەرێمی کوردستانەکرێت کاردانەوەکانی حکوومەتی ئێران چییە سەبارەت بەو ئەوەی کە ئێستا لەوێ گوزارێت بە دڵنیایەوە کاردانەوەی وڵاتانی دەوروبەر ئەوانەی کە کوردیان تێدا بەدابەشکراوە ئێمە ئەوە 40 ساڵە نزیک 39 ساڵە ئێمە لەگەڵ کۆماری پەت و سێدارە کۆماری ئاخوندەکان دەشەرداین و ئەوەی کە کۆماری ئاخوندەکان بەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیان هێناوە مەگەر چەنگیز و هۆلاکۆخان و مۆغۆلەکان بەسەر میلەتانیان هێنابێت لە ئەنفال لە جینۆسای لە زیندانی کچی 16 ساڵ و 15 ساڵ لە ئەعدامی کچانی نەوجەوان هەمووی ئەوانەمان بە چاوی خۆمان دینەوە هەرگیز ئەو هەرگیز دەوڵەتی مەرکەزی تاران ددانی خێری بە بچووکترین مافەکانی میلەتی کوردانە هێناوە ئەوە هیچ گومانتان نەبێ هەر ئەوەی کە پێشەکە بێمە ستۆدیۆ خەبەرم لە شاری مەهاباد بۆ هات کە 2-3 دانە چالاکی مەدەنی کچیان لە نێو مزاهراتەکانی شاری سابڵاغی ئەو ڕۆکانە گرتووە و دڵنیاشم تا ئەمن دەچمەوە ماڵێ و چاو لە ئەخباری دەکەم و چاو لە تەلەفۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم دڵنیام کە مقدارێکی جەماعەتێکی دیکەش دەگیرێن و جەماعەتێکی دیکەش ماوەیەک دەربەدەری ئەولا بۆیە ئەوە کاردانەوەی دەوڵەتانە و ئەمن پێشم وابێ ئەو کاردانەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو دەوڵەتان هەڕەشەیان کرد و ئەوان ئەوەی باش دەزانن ئەوان سایکۆلۆژی میلەتی کورد زۆر باش دەخێننەوە دەزانن کە تاقە شتێک کە هێژمۆنی دروست دەکات تاقە شتێک کە دەتوانێت لە نێو خەڵکی کورد هەر 4 پارچەی کوردستان خەڵک بێنێتە شایی و هەڵپەڕێ خەڵک بێنێتە تووڕەبوون ئەویش مەسەلەی نەتەوایەتێ مەسەلەی میلیە بەداخەوە تەنیا جریانێک و تەنیا هێزێک کە گاڵتە بە مەسەلەی ملی دەکا خودی سەرکردایەتی کوردە لە باشووری کوردستان نەدەبوو ئەو مەسەلە مقدەس و گەورەیە بەو مەسخەرەیە بکەن کە لە 3-4 مانگی ڕابردوودا کراوە بە عەکسەوە دەبوو ئەوەندە بە مقدەسی چاویان لەو مەسەلەیە کردبایە ئەوەندە تەوازوعی لە خۆی نیشاندابایە کە بەخۆی دەڵە سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەندەی تەوازوع نیشاندابایە بە خاتری ئەو مەسەلە موهیمە زۆر زوو کورسەکەی بەجێهێشتایە گوتپای کاکە من سەرۆکی حیزبێکی کۆنی کوردیم وەرن با پێکەوە هەمومان ئەمن
حیزبەکەم بە قوربانی سەربەخۆی کوردستان دەکەم کاکە ئەو نەتەنیا حیزبەکەی بە قوربانی سەربەخۆی کوردستان ناکە تەنانەت کادرەکانی مستەشارەکانی ڕقی خەڵک هەڵدەستێنن تو بڕۆ سەیرێکی ئەو فەیسبووکە بکە کاکە ئێمە باش ئەم هەموو ڕقنەی کە گرتمان ئەو ڕۆکانە بە دڵێکی پاکەوە هەستاین لەبەر پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان هەستاین چین بۆ دەنگدان ئەمن زۆر کەسم ئەو ڕۆکانە دی کاکە کەسایەتێکی وەکو ڕێخەری گشتی بزوتنەوەی گەوران کەسایەتێکی وەکو کاکعمبەری سەیعەلی لەبەر وجدانی نەتەوەیی خۆی بەخۆی بەو وەزعی کە هەمووتان دیوتانە کە تەنانەت کاگنەچیر نەیتوانی باسی نەکا باسی کرد لە خوتبەکەیدا هەستا چوو بۆ دەنگدان کاکە وەرن ئەوە ئیحترام بۆەوەی دابدن کاکە وەرن هیچ نەبێ حرمەتی ئەم هەستەی ئێمە بگرن نە ئەوەی کە کادرێکی بستەشارێکی مەکتەبی سیاسی دیا سەرۆکایەتی هەرێمت بە قەولی خۆت هەستی خەڵک ببوزێنێ بە خەڵکی پێ بکەنێ نەمان کودوا دەبێ نەمان کود ئەوە وای لێ دێ نەمان کود ئەوە وا کاکە ڕۆژی ئەو ڕۆکانە ڕەنگە بڕۆن چاو لە فەیسبووکی بکەن بزانە سەدان جنێ و هەر بۆ ئێوە کوی من هاتووە کاکە من لە هیچ سێک لە ڕەخنەکانی خۆم پەشیمان نیم هەموو ڕەخنەکانی خۆم جێگای خۆیەتی بەڵام ئەوەی کە ئەوان دەبێ بێن ئیقراری پێ بکەن ئیتر بەسە ئەم ڕۆکانە میلەت هەموو زای چۆنە کاک خاوەن ئێستا لەوانەیە خەڵک لەم سلەیمانی بێ چاپێ بۆ 3 ڕۆژان منداڵی مەکتەبی هەبێت خۆی دکتورێکی زۆر مهمی هەبێت بۆ خۆی وەختی عیادەی دکتوری هەبێت سبەینی لەوانەیە خەتەر نەیەڵم ڕاتەوە یعنی بزانە خەڵک ریسکی بەچی کردووە لەوانەیە خەڵک ئەو زستانی کاکە نان نەبێ بیخوا لەوانەیە ئەو ڕوبعە موچەیەژ نەمێنێت لەوانەیە ڕێگاوبان هەمووی داخلێ تو وەرە بزانە بە سەدان دەوڵەمەند لە شارەکانی ئانقارا و ئیستانبول و تاران و بەغدا لەوانەیە هەرچی سەرمایەیە دەبێیان کردووە وەرە بزانە ئەو ریسکە قبول دەکەن باشە میلەت ئەو ریسکانە هەمووی قبول دەکا هەمووی وەڵڵا من ئێستا دەهاتم لێرە لەبەر دەرکی یان ئارتی برادێک هات من نشم دەناسی پێشی پێگرتم گوتی کاکە من مهندیسم مەشروعێکی گەورەم هەیە بەڕێی تۆ مامۆستا من مەشروعەکەم بکەم یا زەرەر دەکەم ئەو وەزعە بەرەو چۆ دەڕوا خەڵک ئاوە خەلەقە بەڵام کاکە ئێوەی سەرکردا لە باشترین خانوو لە باشترین وەزع لە باشترین تەیارەی شەخصیدا دەژین کورە کاکە ئێوە چاکە و خراپە خۆشی و ناخۆشی لەگەڵ میلەتەکەتان دابەژنەکەن میلەت لە پشت و ناوەستێت ئیتر تەواو بوو ئەوڕۆ ئەوەی دەبوو میلەت بیکا